و لە نهایەتی ئەو ساڵمانجی 11 و 12 ئینشاڵڵا سەتاسەتی پرۆژەکە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان و کێشە و گرفتەکانی ئەو بەشەی دەمینێتنیش 40-45 دەمینێتن ئەویش چارەسەر دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتەی لە ئەو شوێنانەی کەوە کێشە و گرفتەکانیان کێشە و گرفتی ئاویان هەیە و تایبەتی لە ڕێبیرەکانەوە پرۆژەی فریاگوزاری پارسال دەستی پێکرد و ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لە 15 هەفت بەشی یەکەمی یان قۆناغی یەکەمی پرۆژەکە کەوتە خزمەتی هاوڵاتیانەوە و ئەو بەشەی تاکە لە خزمەتی هاوڵاتیانە وەکو ئاگادارن 155 تا 160 کێشە و گرفتەکانی شاری هەولێر دەکەتە ئەو منتیقەیە و چارەسەر کرا و لە نهایەتی ئەو ساڵمانجی 11 و 12 ئینشاڵڵا سەتاسەتی پرۆژەکە دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان و کێشە و گرفتەکانی ئەو بەشەی دەمینێتنیش 40-45 دەمینێتن ئەویش چارەسەر دەکرێت بەتاکید بە بەردەوام بە پلانی ڕۆژانە و مانگانە و هەموو ساڵێ لە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیان لە شاری هەولێر چەندە ڕێکار گیرایتە بەر بە لێدانی بیر بە بەشکردنی تۆڕەکانی ئاو دروستکردنی سڕا دابینکردنی تانکەر بەڵام خۆشبەختانە ئەو ساڵەکە لەگەر دەستپێکردنی پرۆژەی بەش یەکەمی پرۆژەی فریاگوزاری نزیکی 155 تا 160 کێشە و گرفتەکان لە بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر چارەسەر بوو و ئەو 145 دەژمینێتەوە ئینشاڵڵا لەگەر بەشی دووەم یا قۆناغی دومی پرۆژەکە کە لەمانجی 11 و 12 کۆتایی پێدێتن ئەوانیش چارەسەر دەبن.